لەوەتەی ئیدارەکەی ترامپی دووەم دەستی پێکردووە بەشی هەر زۆری ئەم هاوکێشە دارایی و بازرگانیانە لە دنیا بە پێی کۆمەڵێک معادلات و حساباتی سیاسی یان با بڵێن بە پێی ترس و نیگەرانی لە شەڕی ئۆکرانیا و رووسیا لە داگیرکردنی گرینلاند لەلایەن ترامپ و لە هەڕەشەکانی ترامپ بۆ سەر ئێران لە ئەو شەڕە گومرکەی ترامپ لەگەڵ چاینا و زۆربەی وڵاتانی دنیا دەستی پێکردو. ئێستا ئەم فاکتەرانە بوونەتە بڕیاردە لەسەر ئەوەی نرخی ئەم کانزانە بەرەوکوێ بڕوا و نرخی نەوت بەرەوکوێ بڕوا دۆلار بەرەوکوێ بێ هەموو ئەمانە ڕۆڵیان هەبووە. لەگەڵ ئەمانە دوو سێ فاکتەری دیکەیە هەمیشە با بڵێن دەوریان هەیە لەوەی ئەم نرخانە چۆن بڕونێکیان لەوانە بەهای دۆلارە. بەهای دۆلار لە دوو سێ مانگی ڕابردووە بەردەوام بەرەو دابەزی هاتووە. ڕاستە لە عێراقا هەفتەی پێشوو لێرە بەرز بووە بەڵام ئەمە دابڕاوە لەو واقعی کە لە دنیا دۆلار هەیەی بەرامبەر هەموو دراوەکانی دیکە بەهای دۆلار زەعیف بوو و ئێستا چاوەڕوانیەکیش هەیە نرخی سوو لە ئەمریکا دابەزێ. کەی ئەم تەبەن کە نرخی سوودا ئابەزێ لە ئەمریکا کەمەکرێتەوە چاوەڕێ ئەوە کرێ بەهای دۆلارجی دابەزێ کە ئەم دوانە ڕوویا ئۆتۆماتیکی بە ئەم قازانج لە بازاڕی ئەم کانزانە زێر ڕوو ئاوتون ئۆمانە زیادەکە و خەڵگێ بۆم بازار